چاڤیلاند وەک گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەرێمی کوردستان و عێراق یەکێک لە چالاکیە گەورەکانی تیادا ئەنجامدرا. گروپی مناڵانی کەناڵی پێلیستانگ بە هاوبەشی لەگەڵ شاری گەشتیاری چاڤیلاند ئێوارە ئاهەنگێکی بۆ منداڵانی هەرێمی کوردستان ساز کرد. لە ئاهەنگەکەدا دەیان هەزار هاوڵاتی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بۆ بەشداریکردن لەو ئێوارە ئاهەنگە ڕوویان لە چاڤیلاند کرد تاوەکو مناڵەکانیان لە نزیکەوە گوێبیست و بینەری ئەو بەرهەمانە بن کە ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزۆنی پێلیستانگی تایبەت بە منداڵانەوە پێشکەش دەکرێت. بەڕاستی ئەمە پێویستمانە کەشتێکی ئاوا ئەگەر بۆ خۆشمانە بۆ مناڵەکانمان لەو فەوزایی ناوماڵ و جەنجاڵەتی و بێتاقەتی کە هەیە بەسەر ئێمە زاڵ بۆ بەسەر ئەمە نازاڵ زاڵ نەبێ. ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەومەدە بوویمان لەناو خەڵکی شاری سلێمانی زۆر خۆشە. لە سەرەتای بنیاد نانیەوە تا ئێستا چاڤیلاند چەندین چالاکی هونەری جۆرا و جۆری تیادا ئەنجام دراوە و ئیداری پرۆژەکەش باز لەوە دەکەن کە هەوڵیەوە دەدەن ئەو جۆرە ئاهەنگانە بکەنە بەرنامە و مانگانە لە چاڤیلاندەوە ئاهەنگی لەو جۆرە ئەنجام بدرێت. بیرمان لێ کردوتەوانێت کە ئێمە شتێ بکەین بە بەرنامە با بڵین بە چۆنەڵی سیستەماتیک یەک لە دوای یەک هەموو مانجێک چەند چالاکیێکی ئەوە بۆ مناڵان پێشکەش بکەین. لە کاتی بەڕێوەچوونی ئاهەنگەکە هێزەکانی پۆلیس و پۆلیسی چالەکە مەدەنیەکان و ئاسایشی سلێمانی و پۆلیسی هاتوچۆ لە ناو و دەرەوەی پرۆژەکە جێگیر کرابوون. یەکێک لەو کارە ناوازە و تایبەتانی کە بۆ یەکەمین جار لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلێمانی ئەنجامدرا کەرنەڤاڵی شادی بوو بۆ مناڵان. ئەو کەرنەڤاڵەش لە ئامێزی چاڤیلاندا ئەنجامدرا. ژاردەبە غێنارتی سلێمانی.